بەخوا ئەوها چاوەڕێ ئاوەکەی بەخوا جار وایە دوو جار ئەیسێنین بەخوا ئەوەکە نایەتەوە. گازندەی خراپی و کەمی ئاو دەکات لە گەڕەکەکەیان کە زیاتر لە 30 ساڵە پێوەی ژیرۆدەن. شەمسە عەبدولکەریم زیاتر لە نیوەی تەمەنی لە ناحی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ بەسەر بردووە. ئێستا کە وەرزی سەرما و زستانە بە هەفتەی یەکجار ئاویان پێدەدرێت کەچی هۆشداریان پێدراوە لە ماوەی کەمتر لە مانگێکدا پێوەری ئاو نەبەستن سزای مادی دەدرێن. جار وایە 30,000 جار وایە 10,000 جار وایە 20,000 بۆ ئەو بۆ تێتەوە بەخوا ڕۆیم بە قەرزم کردەدامە هەتا ئیسا قەرزار ئەو کارە باودار و بەر نەبوومە ئیسا ئەمە 4 مانگە نەمداوە ئەمە 4 مانگ ڕێخە پارەی ئەو کارە بام نەداوە. بەشێک لە وڵاتیانی ناحیەکە بەستنی پێوەری ئاو ڕەت دەکەنەوە و دەڵێن بەو بڕیارە پابەند نابن بەهۆی ئەوەی سنوورەکە کێشەی نەبوونی ئاوی هەیە نەک دانانی پێوەر. بەڕاستی لە شۆڕشە زۆر بێ ئاویە سە لەم زستانەیە هەفتەی جارێ ئاو دێ ینی نازانم هەفتەی جارێ پێوەری ئاوی پێویستەکات باوەڕاگەم پرسیارە لاش کەسێکەوە پێویستی ناکات لە ئاوینانە 10 ڕۆژ جارێ ئاو دێ 10 ڕۆژەکە جاری وایە چێ بۆ 12 ڕۆژ 14 ڕۆژ هەتاکو 15 ڕۆژە ڕوات. وەک ناڕەزایەتیەک لە بەرامبەر ئاگادارکردنەوەیان بۆ بەستنی پێوەری ئاو ژمارەیەک هاوڵاتی گەڕەکێکی ناحیەکە گردبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا. جا ئەگەر ئەمە چاکسازیە بابڕە چاکسازیکە لە برینی ئاوی تەجاوزەکانە ئەوە بەڕای من ئەوە چاکسازیە خەڵک بێمەعاشە لەم کاتەیە خەڵک زوروفی زۆر خراپە لەو ئەو باشە بێ زوروفی خەڵک باشە نەوەکو پیاوەری ئاوی بۆسێ و بینیمان لە شارەکانی تر چۆن پیاوەری ئاو قوڕێکی بەسەر نەماڵە مەبلەغی پارێ زۆری بۆ هاتەوە. بەرپرسانی فەرمانگەی ئاوی قەزاکە نیگەرانیەکانی هاوڵاتیان بەڕەوا ناو دەبەن و ڕای دەگەێنن کێشەی نەبوونی ئاو لە سنوورەکەدا هەیە و دەبوو حکومەت دانانی پێوەری ئاوی بۆ چەمچەماڵ و ناحیەکانی جێبەجێ نەکردایە. هاوینانە لە 7 ڕۆژ بۆ 10 ڕۆژ جارێک ئاوی پێگا ناکرێت لەگەڵ هاوڵاتی شارێکیکە کە ڕۆژ ناڕۆژێ یا هەموو ڕۆژێ 2 ساعاتێک ئاوی پێدرێ وەکو یەک تەماشا بکرێن یان بەتابەتی لەم بارودۆخەیە کە وەزعی دارایی خەڵک زۆر خراپە ئێمەش بەستنی پێوەر بکەین بار بەسەریانەوە. بەتەنها لە ناوەندی قەزای چەمچەماڵ و ناحی شۆڕش زیاتر لە 40,000 خێزان بەشداربووی هێڵی ئاوی فەرمانگەی ئاون و بەپێی بڕیاری کۆمپانیای جێبەجێکاری پێوەری ئاو لە ماوەی 1 مانگدا پێوەەر نەبەستن هەر ماڵێک سزای 500,000 دیناری بۆ دانراوە. ڕزگار جەباریان ئارتی چەمچەماڵ.